با هەواڵی چالاکیەکانی نێو فستیڤاڵی کۆلێژی هونەرە جوانەکانی شاری هەولێر دەست پێ یەکەم کە بێگومان ساڵانە ئەم فستیڤاڵ و چالاکیانە بەڕێواچێت و تایە چەندین بڵێن خوێندکار بەشدار ئەبن جا بە ئامادەکردنی بەشێک لەو چالاکیانی کە لە نێو فستیڤاڵەکان نمایشەکرێت بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵیش فستیڤاڵەکان و کورتە فیلمی لەلایەن خوێندکارەکانەوە تیان نمایش کرا و زۆرینیان باس لە کێشە و گیرروگرفتەکانی نێو کۆمەڵگەی کوردەواری و نێو خێزان و بەتایبەتیش کێشە کۆمەڵایەتیەکان کە ئێمە ڕۆژانە بەشێک لە ئەو کێشە و گیرروگرفتانەکەوین دیارە ئەمانش بوونەتە هەوێنی دروستکردن و بەرهەمهێنانی چەندین فیلم کە لەلایەن خوێندکارانی کۆلێژی هونەرە جوانەکانی شاری هەولێرەوە تیا دروست کراوە و لە نێو فستیڤاڵەکەشە نمایش کراوە. لە چۆرچەوەی کار و چالاکیەکانی فستیڤاڵی کۆلێژی هونەرە جوانەکانی هەولێر بەشی سینەما و شانۆ لە سێم ڕۆژی فستیڤاڵەکە نۆ کورتە فیلمی بەرهەمی خوێندکارانی نمایش کرد کە چیرۆک و کارەکانی فیلمەکە هەر لەلایەن خوێندکارەکانەوە ئامادەکرابوون. ناوەڕۆکی فیلمەکە باس لە کێشە و گیرروگرفتەکانی کۆمەڵگەی کوردیەکات و پەیامی هۆشیاری و باگابوونی کۆمەڵگە لە کێشە کۆمەڵایەتیەکان لایەنێکی دیکەی فیلمەکان بوون. کۆلێژی هونەرە جوانەکانی کانکۆی سەلاحەدین بە دروشمی لە پێناو هونەرێکی باڵاو ئەکادمی فستیڤاڵی ساڵانەی بەشە هونەرەکانی بەڕێوەبات و ڕێخەرانی فستیڤاڵەکەش باس لەواکەن سازکردنی ئەم فستیڤاڵانە بۆ دەرخستن و بەرەو پێشبردننی توانای گەنجان و بە ئاکادمی کردنیان گرنگن. چەند کورتە فیلمێک بەشدارین ئەم کورتە فیلمانە بەرهەمی 4 ساڵی قوتابیانەوە بە سەرپەرشتی مامۆستایان لە بەشەکەمانە هەموو ساڵێک بەرهەم دێن. ئەمڕۆ زیاتر لە 9 فیلم کە لەم ساڵە بەرهەمە هاتووە نمایش شەکرێت. ئەم فیلمانە لە ڕووی ناوەڕۆکەوە هەمووی زادەی فکر و هێزری قوتابیەکان خۆیانن کە چیرۆکیان ئامادە کردووەوە کردویانە بە سیناریۆ دواتر کردویانە بە فیلم بەو پرۆسەی کە ئەمانە 4 ساڵە خوێن و ئەبێ بگەنە دەرئەنجامێک. لە ڕاستیە من ئێستا توانم بڵێم فیلمەکانمان لە ئاستێکی زۆر باشان و ناوەڕۆکەکانی ناوەڕۆکی کۆمەڵگەی خۆمانن باز لە گرفت و کێشەوە نێشەکانی کۆمەڵگەی خۆمانەکات. لە ڕووی هونەریشەوە ئەوەی من ئاگادار بم لە ئاستێکی زۆر بەرزان من دەستخۆشییان لە یەکەم ئەڵبەتە ئەم فیلمانە بە بێماندووبوون بەرهەم نەهاتووە. ئێمە توانایەکی گەورەی لۆجستی و مرۆییمان هەیە بەڵام بەداخەوە کە تواناوی ئیمکانیەتی مادی و شوێن و جێگەمان کەمە. من تەمەناکەم ئەم فستیڤاڵانە ببێتە هۆکاریەوەی کە ئاوڕێکی جددیتر لە هونەر و لە کۆلێژی هونەر بدەنەوە چونکە کۆلێژی هونەر سەرچاوەی لە دایکبوونی ئەو هونەرمەندە لاوانەیە کە دوجارە توانن ئاڕاستەی هونەر لە کۆمەڵگەیە بگۆڕن بۆیە زۆر گرنگە گرنگیان پێ بدرێ ئاوڕی جددیان لێ بدرێتەوە.